دەم بە سەو چوار لیستی ڕاستی و دادگەری. لەگەڵ دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکان لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە شێوەیەکی شارستانی و ئاشتیانە بانگەشە بۆ لیستە پرتەقاڵیەکەیان دەکەن. لەو چوارچێوەیەشدا مەڵبەندی سلێمانی کۆمەڵی ئیسلامی شەوانە کەرنەڤاڵێکی بۆ لایەنگرانی کۆمەڵ لە شاری سلێمانیدا بڕێوە برد. بەرپرسی مەڵبەندی سلێمانیش ڕای دەگەێنێت بەهۆی هەڵوێستەکانیانەوە هاوڵاتییان پێشوازی گەرمیان لێ دەکەن. لێرەوە دەستخۆشیم لە خەڵکی سلێمانیش خەڵکی شارە حیاتەکە هەیە. بەڕاستی بە هەر شوێنێکی شەقامەکانی سلێمانیان ڕۆشتین پێشوازیان لێکردین، سپاسیان کردین، دەستخۆشیان هەبوو، سڵاویان نەنار لێەوە بۆ مامۆستا عەلی باپیر و بۆ لیستی 104 ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کۆمەڵی ئیسلامی. ئێمە هەدەفمانەوەیە تەنها پەیامی خۆمان بگەین بۆ خەڵکە، هەرچەند بە نەزەری من ینی پەیامی ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە گەیەندراوە. وەڵڵا ئێمە کاکە هەموو ژیانمان تەرخان کردەوە لە پێناوی کۆمەڵی ئیسلامیە لە پێناوی لیستی 104 کە سەری بخەین و ئینشاءڵڵا پشتگیریەکی زۆری لێ ئەەکەین و هیوادارین لیستەکەمان سەرکەوتوو بێت و ئینشاءڵڵا پشت بەخوای گەورە. وەڵای ئینشاءڵڵا بێئومێدی خوای گەورە دڵنیان دیان کە باشە بن ئینشاءڵڵا تایسە باش بوون ئینشاءڵڵا باشترشە بن. ئێمە هەمیشە سەلماندوومانە کە دژی گەندەڵین کە دژی نادادین کە دژی ستەم و قۆڕەخکارین بۆیە ئەم هەڵوێستانە وای کردووە بووینەتە جێگای ئومێدی جەماوەر. هیوامان وایە ئینشاءڵڵا کۆمەڵی ئیسلامی مفاجەیەک دروستکە و سەرکەوتنێکی گەورە بەدەست بێت. لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی ڕای دەگەێنن بتمانەی تەواویان بە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی هەیە بەو پەڕی تواناشیانەوە کار بۆ سەرخستنی لیستی ژمارە 104 کۆمەڵی ئیسلامی دەکەن. هەروەها داواشدا هاوڵاتیان دەکەن بتمانەی خۆیان ببەخشنە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی. من وەکو قوتابیەک هاتووم پشتگیری و خواپشتی خۆم بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دووپاتەکەمەوە و مزمانێکی زۆرم بە کاندیدەکانی هەیە و بەردەوام لە هەوڵی بانگەشان بووی. ئومێد دەکەین ئینشاءڵڵا لیستەکەی کۆمەڵی ئیسلامی سەرکەوتوو بێت. داواکارم لە دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی لە دەنگدەرانی کوردستان دەنگ بە لیستەکەی کۆمەڵی ئیسلامی بن 104. حیزبێکی دیاریکرا وەکو کۆمەڵی ئیسلامیین بەڵکو نوێنەری گەلی کوردن ئێمەش ئاوا هاوشێوەی گەلەکەمان و نمایشی کەرنەڤاڵی ئۆتۆمبیلەکانمان لەناو پارێزگای سلێمانیدا کرد و بۆ شێوەیەش خەڵک بە دڵنیاییەوە پێشوازیەکی گەرمی لە ئێمە کرد. کە بزانێت دەنگ بەکێ بدا. بەڕاستی ئەوەی کە شیاوی دەنگدان بێ ئەوەی شیاوی سەرکەوتن بێ لیستی 104 کاندیدانی لیستی 104 لیستی کۆمەڵی ئیسلامیە. بەداواکەن لە جەماوەری هەموو کوردستان کە پشتگیریەکی چاکی لیستی کۆمەڵی ئیسلامی بکەن چونکە لیستێکی دڵسۆزە درێژە پێدەری سەرکردە ڕاستەقینەکانی کوردە هەر لە شێخ سەعیدی پیران و قازی محەممەد زیاتر ئینشاءڵڵا داکۆکی ئەکەن لە ئەو خەڵکە ستەمێکی زۆریان لێکراوە ئینشاءڵڵا زیاتر هەوڵێن بۆ ئەوەی ئینشاءڵڵا ئەو ستەمە نێڵن و دژی گەندەڵین ئینشاءڵڵا بە هەموو شێوەیە هەوڵێن بۆ سەرخستنی لیستی 104. تۆ ژەنگ بدە و بزانە ئەم لیستە مافی تۆیە. مەڵبەندی سلێمانی کۆمەڵ ڕای دەگەێنێت تا کۆتا ڕۆژی بانگەشەی هەڵبژاردنەکان کەمپین و هەڵمەتی جۆراوجۆر لە شاری سلێمانی و قەزا و ناحیەکانی دەوروبەریدا ئەنجام دەدەن. ئامانجیانە بە ئاشتیانە و شارستانیانە پەیامی دادگەری و بەرەنگاربوونەوەی ستەم و گەندەڵی لیستی کۆمەڵی ئیسلامی ڕاستەوخۆ بە هاوڵاتیان بگەێنن. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.